بله تماشاوانی ماج و بتر امروز سلیمان احمد ناس بکن نهاجی و باران جمان و چکانه اجانس روش نیوز ج باشوری کردستان پشداری بولتان مبه باران دمات باش به اف پنج روزن آگاهیش هفکاری و سلیمان احمد تونه ام ناس بکن بویر چاوا چه بو سدما بنچاف کرنا وی چی بو یانجی آلین پیوندیدار یانجی کسی کو بنچاف کرنا جوار نابجین چه کرم بک سلااو لە ئێوە سلااو لە بینەرانی کەناڵی ڕۆژاوا تیڤ. سلێمان ئەحمەد هەواڵسازی بەشی عەربی ئاژانسی ڕۆژنیوزە، ماوەی 5 ساڵە لە ئاژانسەکەی ئێمە کاری دەکرد. خۆی لە ئەساسدا خەڵکی ئەفرینی داگیر کراوە، بەڵام بەهۆی ئاوارەیەوە ڕویان کردووەتە حەلەب، بەڵام بەهۆی سەختی گوزەرانیانەوە بەهۆی سەختی ژیانیانەوە سلێمان ئەحمەد ڕوو لە شاری سلێمانی لە باشووری کوردستان دەکا و بۆ ماوەی 5 ساڵ لە ئاژانسی ڕۆژنیوز لە بەشی عەرەبی ئێمە وەکو هەواڵساز دەست بە کارکردن دەکات. لە یەکی ئەم مانگەدا بەهۆی پرسەی باوکیەوە دەگەڕێتەوە بۆ ڕۆژاوای کوردستان بۆ حەلەب بۆ لای خانەوادەکەی و وەکو پرسە و سەرخۆشی لە 25 ئەم مانگە کە ئەوێ بگەڕێتەوە بۆ باشووری کوردستان بۆ سەرکارەکەی پاشەوەی کە دەواازەی فیشخاپور تێپەڕێنێ لەلایەن هێزێکی پەدەکەوە دەستگیر دەکرێ و بۆ ماوەی 5 ڕۆژیشە تاوەکو ئێستا هیچ زانیاریەک هیچ ئاگاییەک لە سلێمان ئەحمەدەوە نەگەیشتووە. بارودۆخەکە ینی بۆ شێوازەیە بە شێوەیەکی یاسایی ڕۆیشتوتە ڕۆژاوی کوردستان و دووبارە بە شێوەیەکی یاسایی گەڕاوەتەوە بۆ باشووری کوردستان، بەڵام لەلایەن پەدەکەوە هێزێکی سەر بە پەدەکەوە پاش تێپەڕاندنی دەواازەی فیشخاپور لە دیوی باشووری کوردستاندا دەستگیر دەکرێت. بله باران داخوازی و چنه لهمبری بنچاف کرنا هفکاری و سلیمان احمد و بتایبت بویرین بویرنگی کو آزادیا در برین بن پیدیکه پیوسته سازین روشنبیری رایا گشتی لهمبری بویرین بویرنگی کل باشوری کردستان دقومن چه بکن؟ ئێمە داواکارین بەزووی چارەنووسی سلێمان ئەحمەد لەلایەن ئەو هێزەی پەدەکەوە کە دەستگیری کردووە بەزووی ئاشکرا بکرێت و هەروەها دەست بەجێ ئازادی بۆ ئازاد و کرێت بکەڕێتەوە سەر کارەکەی خۆی، چونکە ئەمەی کە پەدەکە ئەنجامی دەدات ئێمە لامان ڕوونە کە پەدەکە مێژوویەکی درێژی هەیە لە کبکردنی دەنگی ئازاد، لە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان لە ماوەکانی ڕابردوودا. بێگومان ئەمەش هەر لەو چوارچێوەیەدا ئەیبینین، چونکە وەکووتم سلێمان هیچ کێشەیەکی یاسایی نییە، تەنانەت ئیقامەی هەیە و پاسوەردی هەیە و فیزەشی هەیە، بە شێوەی یاسایی بچێتە ڕۆژاوای کوردستان و دواتر بگەڕێتەوە، هیچ بەڵگەیەکی یاسایی لەسەرشی نەبێت، هیچ گومان و با بڵێن هەر هیچ شتێک لەسەری نەبێت، پێمان سەیرێکە لە خۆڕا دەستگیر بکرێت. ئەمەش هەر لەو چوارچێوە بینین کە ئامانجی پەدەکە ئەوەیە کە دەنگی ئازاد ڕۆژنامەنووسان دەستگیر بکات و دەنگی ئازاد کە بکات. ئێمە داواکارین لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان، لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ڕێکخراوەکانی ئازادی ڕۆژنامەنووسان و هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە پەیوەندیدارن بەم بابەتانەوە کە لەسەر ئەم ڕەوشەی سلێمان ئەحمەد بەوەڵام بێن، بێدەنگ نەبن. هەر بۆیە ئێمە لەگەڵ چەندین دەستگا و ڕێکخراوی مافی مرۆڤ لە ناوخۆی باشووری کوردستان و لە دەرەوەی وڵاتیشدا لە پەیوەندی داین. هەرم ێوارەیە لەگەڵ وەزارەتی دەرەوەی ئەسپانیا لە پەیوەندیدا بووین تاوەکو بێدەنگ نەبنەوان و لەگەڵ کۆمەڵێک لە کۆنسوڵخانە و نوێنەرانی وڵاتانی تریشدا ئێمە لە پەیوەندیداین تاوەکو چارەنووسی سلێمان ئەحمەد ئاشکرا دەبێت و بەزووی سەرکارەکەی خۆی. گەلک سپاس ji bo te baran cuma nûçekanê Ajansa Rojnewsê derbarî çarenûsa hevkarê xwe Slêman Ehmed ku 5 rojin agahî jê nayê wergirtin û ji aliyê hêzên PDK ve hatiye binçavkirin. Spas ji bo te.